بێشکی تەبان ئەو بڕیارە کە پەکەکەی خسەلیسی تیرۆرۆ بڕیارێکی سیاسیە، قانونی نییە، دەستوری نییە، و بڕیارێکی نائینسانیشە. ئەمە لەسەر داوای تورکیا بوو کە ئەو وەختە تورکیا ئێستش ئەندامی ناتۆیە و تورکیا توانی بە ڕێگەی دیپلۆماسی و کەناڵی سیاسی و هەواڵگری خۆی قەناعەت بە ئەمریکا بکە، بە هەندێک دەوڵەتانی ئەوروپی بکە کە پەکەکە حرەکەیەکی تیرۆریستە، پێویستە بخرێتە لیستی تیرۆرەوە. ئەوە گوتمان ئەوە بوو لەسەر داوای تورکیا و پشتگیری ئەمریکا و ئەوروپایان، یەکێتی ئەوروپایان قەناعەت پێکرد، پەکەکە چووە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپا و ئەمریکا و تورکیا. لە واقعە ئەمە وەکوتم بڕیارێکی سیاسیە بۆ پشتگیری نیزامی ئەوسای تورکیا، چونکە تا ئێستش ئەوروپا و ئەمریکا تورکیایان وەکو بربەستێک داناوە لە بینی خۆیان و ڕۆژهەڵاتی ناوین و یان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین. لەبەر ئەوە پشتگیری تورکیاکەن و من هەندێک جاریش لە نووسی نوشتی خۆمە ئیشارەتم پیاوە کە ئەو وەختە سیاسەتی ئەمریکا ئەوە بوو و سیاسەتی یەکێتی ئەوروپا بەو شێوە بوو کە ئەبێت تورکیا بەهێز بێ، بە قووت بێ، پارچە نەبێ و هەر حرەکەیەکیش دژی تورکیا بکرێ، ئەو حرەکەیە لە لای ئەوروپا و ئەمریکا مەقبول نییە و وەکوتم خرایە لیستی تیرۆرە. پەکەکە حیزبێکی نیشتمان پەروەرە، حیزبێکە بۆ مافی 20 ملیۆن کورد یا 25 ملیۆن کورد لە باکووری کوردستان تێکۆشێ. پەکەکە داوای ئەکە ئەو خەباتە دوور و درێژە کە پەکەکە کردوێتی، ئەو خەباتە نیشتمانیە کە پەکەکە کردوێتی لە کوردستان و بە تایبەتی لە باکووری کوردستان، بۆ ئەوەیە نیزام و سیستەمی تورکی ناچار بکەن کە بڵێن میلەتێکەیە لە تورکیا ناوی میلەتی کوردە و لە دەستورە وەکو چۆن لە عێراقا لە دەستورە هەیە هەڵەیە کورد و عەرەب شەریکە و لە وڵاتی عێراقا بڵێن کورد هەیە. یعنی پەکەکە حیزبێکە دیفاعەکە بۆ دیفاع لە هەویەی 20 ملیۆن ئینسانی کوردەکە لە تورکیا. ئەو گۆڕانکاریە بنەڕەتیانەی کە پەکەکە کردی لە جوڵانەوە و خەباتی سیاسی حیزبایەتی کوردیە تابعێکی شکڵێکی نەتەوەییدا بە خەباتی سیاسی کورد، بە خەباتی کوردایەتی. خەباتی کوردایەتی هەتا پێش پەکەکە خەبات ئەکرا مەسەلەن ئێمە لە عێراقا ئەو پارتە سیاسیانێک کە ئیشیانە کرد و داوای مافی میلەتیانە کرد، داوای نەکە کوردی عێراق مافێکی نەتەوەیی هەبێ، کوردی عێراق مافی ممارەسە بتوانێ نیزامێک بێ، قانونێک بێ، دەستورێک بێ کە کوردی عێراق بتوانێ ممارەسەی حقوقی قەومی و کولتوری و ڕۆشنبیری خۆی بکات لەو پارچەیە. ئەو وەختە کوردایەتی ئەوە بوو کوردستانی عێراق، کوردستانی تورکیا، کوردستانی سووریا یا کوردستانی ئێران هەموو حیزبە کوردیەکان کە لە پێش پەکەکەەوە خەباتیان کردو بە کوردایەتی، خەباتێکی پارچەیی، پارچەیەک لە پارچەکانی کوردستان. بەڵام کە پەکەکە هات و فکری بیری پەکەکە کە هات یەکەم دروشمی ئەوە بوو کە کوردستان وڵاتێکە و داگیر کراوە و پارچە پارچە کراوە و سەرۆت و سامانی سەر ئەرز و ژێر ئەرزی داگیرکەران عیبەن. پێویستە میلەتی کوردیەک بگرێ لە ژێر سایەی حرەکەیەکە، پارتێکە، حیزبێکە کە هەوڵ بدا بۆ ئازادی، بۆ دەرهێنانی ئەم وڵاتەی کە ناوی کوردستان و داگیرکراوە لە ژێر چنی ئەو داگیرکارانەی کە وەکو عێراق و ئێران و تورکیا و سووریا داگیریان کردووە. مەفهومی کوردایەتی شکڵێکی تری وەرگرت، ڕێڕەوێکی تری گرتە بەر، ئەویش ڕێڕەوی یەکگرتنی کوردستان و
فەلسفەی ئەوەی کە کوردستان وڵاتێکە داگیر کراوە بێ ئازاد بکرێ ئەمەش بە هەموو پارچەکان بە هەموو کورد بە هەموو ئەوانەی کە لە کوردستانە ئەژین یەک بگرن و هەوڵ بدەن و خەبات بکەن بە ئیتر سیاسی چەکداری کۆمەڵایەتی هەر کەسێک یا هەر حیزبێک هەر پارچەیەک لە گۆڕ ئیمکانیەت و دەرفەتی خۆی خەبات بکە بۆ ئەوی کورد لە ژێرچنگی داگیرکەران دەربێت ئەم مەفهومانە ئەمە یەکە کوردستان یەک پارچەی و داگیر کراوە ئەم مەفهومەی کە کورد نەتەوەیەکەوە ئەبێ ئازادی و سەر بە خۆی ئەبێ ئەم چمک و مەفهوم و بیر و باوەڕە ئەمانە لە دوای دروستبوونی پەکەکە هاتە ناو کوردستانەوە من ناڵێم حیزبەکانی تری کوردی خەباتیان نەکردووە قوربانیان داوە خەباتیان کردووە خوێنیان ڕژاوە میلەتی ئەو پارچانە تووشی ئازار و ئەشکەنجە و ئەنواع ئەشکاڵ کوێرۆری بوون لە پێناوی ئەو خەباتێک کە کردویان ئەمانە هەمووی هەیە بەڵام فکرەی کوردستان یەک وڵاتە ئەبێ ئازاد بکرێ و یەک بگرێ ئەمە لە دوای پەکەکە هات ئێستش حیزبەکانی حیزبە کوردیەکانی یا حیزبە سیاسیەکانی هەر پارچەیەک هەتا ئەم ساڵانەی دوایش هەر کەس نەیەوێت کوردستانی عێراق کوردستانی تورکیا کوردستانی ئێران کوردستانی سووریا بەڵام ناهێسە کوردستان هەیە وڵاتێکە بەش کراوە داگیر کراوە ئەبێ هەمووی هەر کەس بە گوێرەی خۆی هەر پارچەیە لە گۆڕ ئیمکان و دەرفەتی خۆی هەوڵ بدا بۆ یەکگرتنی ئەمانە لە دوای پەکە بۆچی پەکەکەونە دژمنی هەیە پەکەکە خەرخۆ دژمنی هەر تورکیا دژمنایەتی ناکە ئێرانێکە عێراقیکە سووریا ئەیکە چونکە ئەوان پەکەکە ناسن بۆچی هەموو ئستیخباراتی دنیا بە تایبەتی CIA و مۆسات و میت و دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی ئەوروپا وەکو ئەڵمانیا و بەریتانیا و ئەم وڵاتە گەورانی جیهان هەموو دەستگا هەواڵگریەکانیان کۆبوونەوە تا عەبدوڵڵا ئۆجەلانیان گرت و بردیان تەسلیمی تورکیان کرد چونکە ئەوان ئەزانن کە پەکەکە چییە بۆچی ئیشەکە لەسەر ئەوانی دروست کە چکە ئەوان مەسلحەتیان لێرە هەیە ئەم نەوتی کوردستانە ئەوەتەی نەوت لە عێراقا دۆزراوەتەوە ئینگلیزەی بە هەتا ئێسش بەشی ئینگلیزی تایە ئێسەوە تورکیا ئەیبا و تاڵان فرۆژە کرێ و عێراقی بە ئەمانە هەموو ئەو وڵاتانە بۆچی دیژی پەکەکەن کازان پەکەکە چیەوێ وە نیازی چییە لەبەرەوە بەرژەوەندی ئەوانەکەوێتە خەتەرەوە لەبەرەوە ئەوان هەمووی پشگیری تورکیان کرد بۆ ئەوەی لە پەکەکە بدرێ و پەکەکە بچێتە لیستی تۆڕۆ عەبدوڵڵا ئۆجەلان بگیرێ بکوژرێ و تیا بچێ و ئەوان وایان دەزانی کە ئۆجەلان گیرا پەکەکە نامێنێ بەڵام ئەو مەدرسەی دروست کردووە جێیشی دروست کردووە ئەو هەزارها من جارێک لێم پرسی وتم ئەگەر تۆ لە بێقا ئەوتم بەڕێزم ئەگەر تۆ تیاچووی ئەم خەڵکەچی بکەوتی من توانیمە هەزارها ئۆجەلان دروستکەم لە ناو پەکەکە ئەمە قسەی ئەوجەلانم چەند جار و نووسیمە قسەیشم لەسەر کردو ئەمە قسەی خۆیەتی کە بۆ ئێمە کرد هەزارها ئۆجەلانم دروست کردووە با من بڕم قەی ناکەم ئەمە لەبەر ئەوان ئەوە زانن بۆی ئەوان ئەو وڵاتانە داگیرکەرەکان وڵاتەکانی تر کە بەرژەوەندیان لە دزین و تاڵانکردنی خێر و بێری کوردستانە هەیە ئەوانە هەموو گەلە کۆمەکیان کرد و پەکیان قسە لیستی تر زۆر لە وڵاتانەشی کە ئەڵێن پەکەکە کە پەکەکە لە لیستی تیرۆری ئەو وڵاتانەیە زۆر لە وڵاتانە وەکو من و تۆ ئەزانن پەکەکە تیرۆر نییە بەڵکو پەکەکە گەورەترین زەربەی لە تیرۆردا خلافەتی تیرۆری داعش لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا کێ لە ناوی برد 20,000 شەهید و برینداریاندا تا ئەوەیان لە ناو برد خەڵک ئەزانێ جارێ میلەت کە وەختە لە ئەوروپا بووین باوەڕ بکە لە کەسێکی سەرجادەی نۆرماڵ هەتا ئەگاتە پەرلەمانەکان هەتا ئەگاتە ڕۆژنامە و سیاسەتمەدارەکان
تا ئاگات کە هاواریانەکرد ئەمە ئەو پەکەکەیە کە خراوەتە لیستی تیرۆر ئێستا ئەوان شەڕی تیرۆرەکەن و ئەوان دیفاع لە ئێمەکەن کە لە ئەوروپا دانیشتن ئەمە قسەی زۆربەی زۆری خەڵکی ئەوروپا بوو نەک بڵێ وڵاتێکی وەکو ئەڵمانیاکەی مەلەونیان وڵاتێکی تر زۆربەی خەڵکی ئەوروپا ئەوان ئەزانن من زۆر لەگەڵ وڵات نوێنەری ئەو وڵاتانە قسەم کردووە نوێنەری هاوپەیمانان و حولەفاکە لە کوردستان زۆر جاریان بن بۆ لا مناقەشەم لەگەڵەکەم لەسەر ئەو مەسەلە ئەڵێم ئەبێ ئێوە هەوڵ بدەن پەکەکە لە لیستی تیرۆر دەربچێت چونکە ئێوە قەناع مەسئولی گەورەی حولەفاکە لە کوردستان و لە عێراقە دانیشتووە ئاوا بەرامبەر وتم باشە تۆ وەکو شەخص قەناعەتەیە پەکەکە تیرۆڵێنە ئەی بۆ هەوڵ نادەن وڵاتەکەتان داوای ناکەن کە پەکەکە لە لیستی تیرۆر دەربێنێ ئەڵێنەوە ئیجراعاتی زۆرەوەی ئەمە قەرارێکە گیراوە یەکەتی ئەوروپا و وڵاتەکانی تر و نەتەوەی گرتوەکان ئاگادار کراوە بێ ئەمە ئیشی بۆ بکەن خۆ پەکەکە ئیشی بۆکە پەکەکە لە ناحیەی نێودەوڵەتی مجموعەیەکی کەسایەتی سیاسی و پارێزەر و قانونزان شش حو ساعاتیش نەیەرە جارێک کات نەیەرە و چونە شاخش من لەگەڵ یان لەگەڵ برادران و ئەوە حتا و محامیانەی کە محامی ماندۆیلا و یاسر عەرەفات بوون و چکخۆ یاسر عەرەفات گەورەترین تیرۆرز بوو لە ئەوروپا ماندێلا تیرۆریز بوو هەموو ئەوانە یەکێتی ئەوروپا ئیعادەی نەزەری کردو خەڵاتی نۆبلی ئاشیدا بەوانە و ئێمەش هەتا لە مەسەلەی پرۆسی ئاشتیە کە بەرز وەجلان هاتە مەیدان و ئەوانە من یەکێک بوون لەوانەیە کە بە ناوی ئەندستی کوردیەوە مزەکەرەماندا بە یەکێتی ئەوروپا و بە مافی مرۆڤی ئەوروپا و نەتەوەیە گرتوەکان کە پێویستە وەجلان لە لیستی تیرۆر پەکەکە دەربێنێ و وەجلان لە لیستی تیرۆرا نەبێ و بەڵکو و پێشنیارمان کرد کە خەڵاتی ئاشتی نۆبلی بنێ لە مەسەڵی پرۆسی ئاشتی ئایترەوە بوو پرۆسەکە تێکچووە لە حەسن یعنی زۆربەی وڵاتەکانیش ئیسازان خۆ ئیسا پەکەکە کە ئیشەکە ڕاستە بەناوی پەکەکەەوە نایکە لە ئەوروپا بەڵام چالاکی بەناوی ڕێکخراوی مەدەنی و شتی ترەوە ئیشەکانی خۆیانەکەن وڵاتانە ئەگەر ئەو قانونە تەطبیقکەن ڕاستە ئەوان پەکەکە لە لیستی تیرۆڕای بەڵام ئیجراعاتی عملی ناکەن دژیان چونکەەوە هەموو چالاکیان ناکرێت لە ئەوروپا خۆیان نەزانن کێکە محکەمەی بەرزی بەلجیوکا بڕیاریدا کە پەکەکە تیرۆڕنی حتا لە سەردەمێکیش لە ئەڵمانیا دادگا مەحەلیەکان نەک بڵێم قەزای فیدرالی محکەمەی فیدرالی ئەڵمانیا هینی محەلیەکان کە هەواڵانە گیران شتە گیران مەحامی و شتما بۆ گرتنە چون ئەوانی شایان و هیچ مادەیەک هیچ بەڵگەیەکی قانونیە کە ئەمانە تیرۆر بن تیرۆریز بن و ئێمە ناتوانین بۆ قەرارە سیاسیە قانون تەطبیقکەین چونکە قەرارێکی غەیرە قانونیە ئەوەی کە پەکەکەی پێخراوەتە لیستی تیرۆر ئەو کەسانە سەر بەردران یان ئیجراعاتێکی کەمیان لەگەڵەکردن و بەردران یعنی قەزم ئەوەیە زۆربەی وڵاتەکان زۆربەی سیاست مەدار و دەستگا یاسایەکانی ئەوروپاش قەناعەتیانەیە کە ئەمە بڕیارێکی سیاسیە ئەبێ هەوڵ بدرێ ئەو بڕیارە یەکێتی ئەوروپا ئیلغای بکە محکەمەی سوید بڕیاریە کە بڕیارێکی غەڵەتیان کردووە و ئەویان خسۆتەوە ئەو کەسانەی کە دەوریان هەبوو فایلەکانیان کەشف کرا لە وڵاتی سوید و لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە پەکەکە هیچ پەیوەندی بەو مەسلەیەوە نێەوە ئەمە مەخابەراتی تورکی دروستی کرد تا ئەمە خۆی هەندێشتیش کرا مەسەلەن هەندێشتی چالاکی تونگوتیژی و وەکۆڵێن عنفی کرا لە مەزەهارەکانە کە پەکەکە ڕێکی خست شوێن سووتاندن تەعەدارین زۆربەی ئەوانەیش هەموو ڕێکخرا بوو مخابەراتی ئەو دەوڵەتانەیە دەستگا هەواڵگریەکان لەگەڵ دەستگا هەواڵگری میت خەڵکیانە ناردە ناو مزاهارەکەەوە بڕۆن بانقی بسووتێنن یان شوێنێ بسووتێنەوەیان ئەو پەکەکە ئەوەی کاریگەریەکی پۆزیتیفیە بێ
بە قەناعەتی من پەکەکە لە لیستی تیرۆر هەر دەرئەکرێ ئێستش نەبێ ساڵێ بێ دوانی تر بێ دەیتر بێ پەکەکە لە لیستی تر چونکە وەکو پێم وتی زۆربەی ئەو دەستگا سیاسی و دیپلۆماسی و قانونیانەی لە ئەوروپا هەموو سەرمان پیاکردون وەختی خۆی ئەوانە کە قسەمان لەگەڵا کردوون قەناعەتیان وا بۆ ئەمە قەرارێکی سیاسیە ئەو قەرارە سیاسیە ئەبێ ئیلغا بکرێ قەرارێکی قانونی نییە لەبەر ئەوە پەکەکە هەر لە لیستی تیرۆر دەرەکرێ بەڵامی تر کەم و درەنگ و زووی وەختەکەی نازانم کە ئەوە نەما بە تەبیعەتی حاڵ بە تەبیعەت چونکە مافی کورد قەزیەی کورد لە باکووری کوردستان بە تایبەتی بەسراوەتەوە بە پەکەکەوە بۆیە ئەوان مافی کورد ئێعترافی پێ ناکەن بۆیە ئەڵێن لە هەر کوێ کورد شتێک بکە ئێمە ئەچین تێکیین لەبەر ئەوەی ئەڵێن ئەوەتە نوێنەرەکەیان کە داوای مافی کوردەکە پەکەکەی و پەکەکەشتی ڕۆیسە ئەم حوجەیان کە ئەم حوجەیە نەما ئەوانیش ناتوانن بەو شێوەیە ئەوە بربنە گیانی میلەتی کورد و ڕێکخراوە دیموکراتی و سڤیل و ئەندام پەرلەمان و سەرۆک شارەوانی و ئەمانە هەموو ئەهێنن دەریانەکەن و حکمیان ئەڵەن ئێوە پەیوەندیتان لەگەڵ تیرۆر هەیە کە ئەوە نەما ئیتر حوجەتیان نامێنێ مەجال فراوانە بێ بۆ ئەوەی خەڵکی باکووری کوردستان برژێنە سەر جادە و داوای مافی خۆیان بکەن و ناچاری دەوڵەتی تورکیا بکەن نەک بە شەڕ بەڵکو بە شێوەیەکی ئاشتی و سلمی دان بە مافی کووردا بنێ و کورد حقوقی خۆی وەرگێ حقوقی کورد بەسیترین حقوقی کورد لە تورکیا بێ هەمووی بڵێن وەکو تیشکێک تیشکەکەی یە بۆ سەر پارچەکانی تر پارچەکانی تریش ڕۆشن نەکاتەوە زۆر جار من لە ئەوروپا کاچوین بۆ مقابلات لیان دەپرسین تۆ کوردی عێراقی چی دەوەسە یعنی چه حەقێکت هەیە بەسەر کوردی باکوورەوە دیفاعیان لێکەی ئێمە جوابەکەمان ئەوە بوو هەر گۆڕانکارێک لە بەرژەوەندی هەر گۆڕانکارێکی پۆزتیڤ لە بەرژەوەندی میلەتی کوردی باکوور بێ یعنی لە بەرژەوەندی هەموو کوردستانە ئەگەر ئەو مەشکیلەی تیرۆر نەبێ ئەتوانین پەکەکەش فیدرالیەک لە کوردستانی تورکیا ئیعلان بکە فیدرالیەکی لە کوردستانی تورکیا ئیعلان کرد باوەڕ بکە لەوێ فیدرالیەک ئۆتۆنۆمیەک قانونیە ڕسمی وەکو ئەمەی لە کوردستانی باشوور هەیە هەبێ بۆ کورد پارچەکانی تر ئیعلانی سەربەخۆیەک ئەمە حەقیقەتە من هەموو جارێڵێم دایمە ڕۆژ لە ڕۆژهەڵاتۆیە لە مەشریق ڕۆژهەڵێ بەڵام ڕۆژی کورد لە باکوورەوەی کوردستانی تورکیا ئازاد بە یعنی هەموو کوردستان ئازاد کوردستانی تورکیا دەوڵەتێکیان هەیە ئۆتۆنۆمیە فیدرالیزمێکی هەبێ بە تەبیعەتی حاڵ پارچەکان یەگەگرن و مەسەلەی کورد چارەسەرەکرێ لەبەر ئەوە هەر گۆڕانکاریەکی پۆزتیڤ لە بەرژەوەندی نەتەوەی کورد بێ لە باکووری کوردستان هەموو ئیسفادەکەن هەموو قازانجەکەن حجەتی دوژمن نامێنێ ئەوەختە بێسەر کوتوی کا بڵێت تۆ تێرۆریستی لەبەر ئەوە پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێنی قەزیەی کورد لە لیستی تیرۆر دەرێن ئەو وەختە سەرانی تورکیا و سیاسەتمەدار و دەسەڵاتدارانی تورکی ناتوانن بێن بنن تەلەڤیزیۆن بڵێن کورد لە هەر شوێنێ دەوڵەت دروستکە ئێمە ئەچین تێکێن ئەوە قوبوڵ ناکرێت لە جیهانای تر بەڕێزوەجەلان سەرۆکی پەکەکەی کە پەکەکە لە لیستی تیرۆر نەما ئەو مادەیە کە ئۆجلانی پێ حکوم درا بە ئەعدام و دوای کرا بە ئەبەدی ئەو مادەی تیرۆرە کە مادەی تیرۆرەکەی نەما وەکو مواتنێک محاکەمەیەکەن وەکو شۆڕژگێرێک سەرۆکی حرەکەیەکی میلەتێک محاکەمەی بکەن ئەو محاکەمەیە ئەوە نییە تۆ 20 ساڵی حکومی ئەعدامی بی ئێستاژەوە 20 ساڵی تەواو کردووە ئەمڕۆ پەکەکە لە لیستی تۆرەڕ بکرێ پاش 10 ڕۆژی تر وڵاتجەلان خۆی دەرگاکە ئەکرێتەوە یەتە دەرو لە حەبسخانە پەیامی من ئەوەیە بۆ هەموو کوردێکی دڵسۆز بۆ هەموو کەسایەتێکی سیاسی کورد و غەیرە کورد
ئەوەیە کە ئیمزا و دەنگی خۆی بخاتە پاڵ ئەو کەمپینە بۆ ئازادی ئۆجەلان و بۆ دەرکردنی پەکەکە لە لیستی تیرۆر. من دوێنێشەوە بۆ هەندێک برادەرم باس کرد. ئێمە کەمپینێکمان کرد هەچی ئەوانەی جایزەی نۆبلیان وەرگرتووە بە تایبەتی جایزەی خەڵاتی نۆبلی ئاشتی هەمومان ئەدرەس و ناو ڕێی خۆیانمان وەرگرت و بە مزەکرێ دامان بە یەکێتی ئەوروپا و بە نەتەوەیە گرتوکان و بە ئەوەختە بەناوی ئەنیستیتۆ ئیشامانەکە ئەنیستۆی کوردی. جا من خۆم تەلەفۆنم بۆ هین کرد بۆ نەجیب مەحفوظ. نەجیب مەحفوظ مابوو لە عەرەبا یەک کەس جایزەی نۆبلی هەبووە وەختە نەجیب مەحفوظ بوو. تەلەفۆنم بۆ کرد بۆ ماڵەوە. تەلەفۆنەکەیشم لە منەظەمەی تەحریری فەلەستین فەرعیکیان هەبوو لە بەردین ئاشنایەتیمان هەبوو لێم وەرگرتن. وتم شتێکی وا هەیە وتی ئەبسم بە 10 ئەسابع. من وتم من بەرپرسی ئەنیستۆی کوردم لە بەردین فڵان ئەوەیە ئەوە وتم ڕێیت چییە ناوی تۆش بخێنە ئەو لیستی ئەوانە ناو قایمەکەم هەموو لابوو بۆ بخێنەوتی من بە هەردە پەنجەکەم ئیمزایەکەم ناوی خۆم بخەنەوە. وتی 2 ڕۆژ پێش ئێستش هونەرمەندێکەیە پێڵە لەیلا عەلەوی ئاخر ئەو یەکەم کەس بوو کە مزاهرەی کرد لاهێن خەڵقی کۆ کردو مزاهرەی کرد لە قاهێرە دژی ڕفادنی بەرز ئۆجەلان. وتی 2 ڕۆژ پێش ئێستا لەیلا هاتووە بۆ لام و داوای لێ کردوم کە من ڕۆڵم هەبێ ئەوە من ئەمە تەلەفۆنیم خۆم پێداڵێم ناوی من بنووسە و بیخەرە سەری هەموو ناوەکانیشە. ئەمە یعنی شتێکی دڵخۆشکەر بوو کە ئەو کەسایەتیانە هەمووی ئەوانەی کە من پەیوەندیم پێوە کردن لە ئەنیستیتۆ زۆربیان ئاوا جوابیان هەیە حتمما ڕۆڵیان هەیە. ئێمە ئەو وەختە تەڵەبەکەمانەوە بوو کە ئیعدام نەکرێ و هەوڵ بدرێ بۆ ئازادی کرد. ئێستا تەڵەبەکە ئەوەیە کە ئازاد بکرێ ڕۆڵی هەیە. ئەو وەختەیش هەر دەوری هەبوو ڕۆڵی خۆی بینی ئەو ناوەی ئیمزایانە. ئێستاش هەر کەسایەتێکی نیشتمان پەروەری ئازادی خواست لە جیهان کورد بێ یا غێری کورد بێ داوای لێەکەین کە ئیمزای خۆی بخاتە سەر ئەو لیستە و داواکاری خۆی ئەوە بێ بۆ ئازادی ئۆجەلان و دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر.